ببورن عزيزان ببورن هلا كلمنا أبو زور دواي اللي بدنا كم برزان عزيزاني من يسابش بخير بنسى تشاو بخير بن سرچاو عزیزانم شویش کۆمەڵێ قسە و باسان بووە کەم هیوادارم کە هەمیشە هەر سوودم هەووە لە حەقیقەتە بەڵامی ترەوەیە پیاو هەتاوەکو نەمرێت حسابی لەسەر ناکەن ئیتر کوردە حیاتەکەی ئێمە هەروایە سروشتی وایە بەڕاستی با ئەو عینەکەش بێنمەوە کە ئیشم بە شتێ بۆ خوێندنەوە شت هەرا وەڵڵا بەخێر بن سەرچاوان یەک دوو دەقیقە تا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەچینە ناو قسە و باسەکان خۆشەویستانی دنیا بەدەست کێوەیە خۆشەویستانی من جارە ئەم جلە کوردیە لەبەرەکەن ئیتر خۆ لە دەرەوە پیا و ناتوانین بوو ناسمە حەفلە و مەفلە و تێکەڵاوی و ئالم بابەتانەوە ئیتر مەجبور لە ماڵەوە جارە ئەم جلە کوردیە لەبەرکەین لایڤێکی پێوە بکەین و برادەران ماڵیان ئاوا بێت ئیتر هەدیە بۆ من نێرناڵن کاگارام لەبەرەوەی کابرایشی قۆز و سپۆرتی ئەو جلانە بۆ تۆ باش هەمووتان بەخێر بەن عزیزانی من سەرچاوت دەیەڵا دەست پێەکەین وردە هەموو بەڕێزان کۆ بنەوە سەرەتا هەندێک قسە کەم لەسەر ئەو کوڕەی گۆڕان ئیسماعیل عەبدوڵڵا کە دوێنێ بەداخەوەی گیانی لەدەستدا سەرخۆشی لە بنەماڵەکە یەکەم و خۆ عافوی کات ئەمەوێ هەروە هەندێک قسە لەو بارەوە بکەم بۆی کە لەسەر دڵمانە مێنێتەوە تەبعاً ئەو کوڕە ئەم شەوی لە هەموو شەوەکانی خۆشتر بێت لەسەر چیا و نماوە ئەوانە زۆر بێحورمەتی بە کەسایەتی من کرد بە بنەماڵی من کرد زۆر پەلاماری یام زۆر شتی خستە پاڵم بەڕاستی والحاڵ یەکەم کەس نەبووە کە ئینسان ئەوەندە ئازاری من بدەن لە ڕاستیە لەسەر خۆ خۆڕایی یا لەسەر خەڵک بەرحاڵ کای کۆن بەیان ناکەم من چەند مانجێک بەلێ ئێستا زۆر تەلەفۆنی بۆ کردم بەڵام هیچ کات تەلەفۆنەکەیم هەڵ ناگرت لەبەرەوەی بەڕاستی دڵم لێ یێشا بوو برادەرێکمان هەیە لە سێمانی کە زانی بووی کە ئەو زۆر لای من قەدری هەیە چوو بوو تەلەفۆنی بۆ ئەو کردبوو وتبووی کاکە من چۆن ئەو برادەرە ئاشکەمەوە کاگارام زۆر دڵی مێشانووە ئەمەوێ گەدن ئازایی لێ بکەم و ئالم بابەتانە ئەویش تەلەفۆنی بۆ من کرد وەلحاڵ وتم بەسەر چاو بەڕاستی چەند ڕۆژێکە تەلەفۆنەکە بەڵام من جواب نایەوەتەوە لەبەرەوەی زۆر ئازاری یاوم بەڕاستی ئیتر وتم بەسەر چاو ئەوە بوو تەلەفۆنی بۆ کردم لە تاران بوو دەنگەکانی هەر لەلام هەیە ئەگەر ڕۆژێتە ڕۆژان بۆ یادگاری ئینسان ناتوانێت بڵاویشی بکاتەوە لە تاران تەلەفۆنی بۆ کردم وەسعی زۆر خراپ بوو وتی کاکە تۆ من چۆن تۆ ئاش بکەمەوە بەڕاستی لەبەرەوەی کە هەندێشتم پێوتوی تی و دەستی بە حیز بە هاتە خوارەوە ئەگەر پێویستی کرد دەتوانێت ئینسان دەنگەکەیش بڵاو بکاتەوە لە ڕاستیە حیزب وای کرد و ئەو مۆزوعانە ئاوای کرد و من ئاوا قسە بکەم و ئالم بابەتانە و ئێستا وازانم کە وا بزانە برایەکم کوشتویت و هاتوومەتە ماڵەکەت و گەدنم ئازارکەوە وتی من نەخۆشم لە تاران کێشەی جگەر و ئەوانم هەیە والحاڵ نزیکەی 10 دقیقەیە قسە و باسمان کرد و لە دوجار ئەوتم کاکە تۆ زۆر ناحەقی لە من کرد من هیچم بەرامبەر بە تۆ نەبوو بەرامبەر بە چیا و نما و نەوشی مام سەفا و ئەمانە هەبوو تۆ نەبوو بەڕاستی پەلاماری من بدەیت کە بەیەکەوە تۆ هاتیتە هۆڵەندا و من خزمەتم کردی بەرحاڵ وتم گەردنی خۆش و ئازا بێت و وا بزانە هیچ شتێک نەبووە و ئەگەر پێویستیت بە منە مادی معنەوی لە تاران من خەڵگە ناسم هەرچێکە تۆ بڕی من ئەتوانم بۆ بکەم بەڕاستی حاڵ مادی و معنەوی ئامادەم کۆمەشی پێ بکەم و ئەوانە ئیتر ئەوە کۆتایی پێ هات و گەردن ئازاییم لێ کردی و منیش جوابم دایەوە کە گەردنی ئازای بێت و ئەلم بابەتانە فەتەیە دوای ئەوە کە هاتەوە بۆ سلێمانی لە سەمای تەلەفۆنی بۆ کردم وتی کاگەرام مقابلەیەکی تەلەڤیزیۆنیم هەیە لەسەر یەک دوو سێ ئەم خاڵانە ئەگەر نەزەراتی هەیە قسەت هەیە پێم بۆم باسکەیتەوە وڵای تر منیش کۆمەڵێ مواڵزە ئەم پێوت و نووسی و ئەوانە دوایش مقابلەکەی کرد
بارحال أو كوتا تلفوني أو إسماعيل عبد الله أبو براسي بويا دڵشکان ناخۆشە بەڕاستی هەوڵبەندڵی هیچ کەسێک مێشێنن من لە شعرێکا وتومە کە سیاست بەداخەوەیکی پێ نەبەخشین تەنها دڵیەشان نەبێ ئەمە واقعەکەیە ئەوە تا برادەرێکی ژنەچێتی گوبخۆ یعنی سەردەمێکی ئەوەندە سەخیف کەوتوین کە مناڵی وا دانیشێ قسە و پێڵێکە ئینسان خۆی هەز بە شەرمەزاریەکە لە ڕاستیە و من پێم وایە کە گەلی کورد گەلێکە زۆر ترسنۆکە لە ڕاستیە ئێمە گەلێکی ئازانین بۆ خۆمان ئازاین بۆ گوێندان و سوکایەتی و یەکتر شکاندن بەڕاستی کەلتوری ئێمە کەلتوری جاشایەتی و خیانەت بووە لەبەرەوە کورد هەمیشە لە بەرامبەر داگیرکەرا لەسەر چۆک بووە بەڵام لە بەرامبەر یەکترا هەمیشە ئازا و قارەمان بووە مێژوو بەڕاستی ئەمەی سەلماندووە هەمیشە ئێمە هەروە بووین لە حەقیقەتە من جارێ بۆم باس کردن لەم دانهاخەیە کوردەکان لە بەردەم مەقڕی پەکەکە ئەمەندیان شەڕەچەقۆ کردبوو هەتا مەقڕەکەی بە پەکەکە داخست کە لە 79 هەبوو ڕۆژێک چوومە بەڕێوەبەرایەتی پۆلیسی ئەوێ وتی من لە ئێوە تێناگەم بۆچی ئێوە ئەوەندە ڕقتان لە یەکترا هەرچی شەڕ ئەکەن ئێوە کوردمان نەبین و لەگەن نەتەوەیەکی ترا شەڕکە بەس لەگەڵ خۆتان ناشەڕەکەن بەڕاستی بۆیە میلەتی ئێمە ئەمە ئەخلاق و ئەتوارەکەی بە بۆیە هەمیشە دۆڕاو بووە هەمیشە زەلیل بووە لە ڕاستیە هەمیشە خەریکی شێخایەتی و مەلایەتی و ئاغایەتی و عەشیرەتایەتی و ئالەم بابەتانەیە کاتێکیش کە داگیرکەریەت ئەگەر ئێمە 100 عەشیرەتمان بووێ لە باشووری کوردستانەوە هەشتیش بوو بە جاشی ڕژێمی باس بەجێژایی مێژوو هەموو عەشیرەتەکان خەریکی جاشایەتی بوون لە ڕاستیە لەناو عەشیرەتەکانە خەڵکی تێ هەڵکەوتووە خەڵکی شەرافەتمەند و دڵسۆز و ئالەم بابەتانە بەڵام زۆربەی بە نایسەر عەشیرەتەوە جاشایەتیان کردووە لە حەقیقەتە بۆیە ڕاستیەکەی خۆشەویستان بۆیە ئەو پێشەکەم لەسەر ئیسماعیل عەبدوڵڵا و ڕۆحی شاد بێ بۆی کە تەجروبە بۆ هەر هەمووتان دەسەڵگرن لەو هەموو سوکاتی و بێحورمەتیکردنە چونکە دوجار بەڕاستی پەشیمانە بنەوە وەکو چۆن من گەدنی ئەو گەدنی ئەوم ئازاد کرد لەبەری نەخۆش و بەڵام مەرج نییە گەدنی هەموو کەسێک ئازادکەین بەڕاستی ڕاستیەکەی خۆشەویستان ئەم سەردەمە سەردەمی ئێمە نییە لە ڕاستیە سەردەمی عەقڵ و مەنتەق نییە هەتا سەردەمی ئەخلاقی بەرزی ئینسانی نییە مەسەلەن تیمێ بە ناوی کوردایەتیەوە تاک بە تاک کورد دەفرۆشێ بە ناوی نیشتیمانەوە بست بە بست خاکەکەی هەڕاجەکە بە ناوی دینەوە دێر بە دێر ئاەت ئەفرۆشێ وەجیرفان فول ئەکا و خەریکی فەسادی و بێئەخلاقی و بێڕەوشتیە باشە لەبەرەوە ئێمە سەردەمێک کەوتوین کە کەس هین بە کڵاوی حەقیقەت ناپێوێت ناپیاوی ئەم سەردەمە بەڕاستی باوی هەیە تۆ ناتوانی بە چەکی پیاوەتی بەرەوڕووی ناپیایی ببیتەوە لە ڕاستی نامەردی ئەمڕۆ بەمانای کەلیمە ئاشێگەڕێ تۆ ناتوانی بە چەکی مەردایەتی بەگشت نامەردیا بچیتەوە لە ڕاستیە بۆیە شەڕەکان لە کولا شەڕێکی یەکسان و عادل نین بۆ ئەوەی کە شەڕی ئەم هەموو دەم پیسیە بکەی ئەبێت تۆش دەمت پیس بێ بەڕاستی ئەوەش بە ئێمەمانە ناکرێ بۆیە ئەم سەردەمە بەڕاستی سەردەمی بێقیمەتیە سەردەمی بێڕەوشتیە سەردەمی سوبوونە سەردەمی بەپوشبوونە لە حەقیقەتە تۆ ئەگەر وەکو ئەمانە نەبی تۆ ناتوانانی ئەم شەڕە پێ بکەیت و تۆ هەمیشە محکومی بە شکست و محکومی بە دۆڕان وەک ئێمە کە هەمیشە بەڕاستی شکستمان خواردووە چونکە بەڕاستی ئەو چەکانێک کە ئەمڕۆ لەناو ئێمە باوی هەیە بەڕاستی ئەو چەکە لە لای ئێمە وجودی نییە بۆیە من زۆر جار بەڕاستی بەزەین بە خۆمایەتەوە زۆر جار هەستەکەم وەکو ئەو ئاسکەم لەیەکە شێرکۆبێ کەس لە شانۆکەیە باسی کردووە شانۆی ئاسک هەستەکەم کە شاخەکانم لەبینی دوو بەرداشتگیری خواردووە نە ئەتوانم بگەڕێمەوە بۆ دواوە نە ئەتوانم بەرەو پێشەوە بڕۆم بەڕاستی چونکە هەموو ئەو دەرگایانەی کە هەیە هەر هەمووی دەرگاکان داخراوە یعنی دەرگای مەردایەتی داخراوە بەڕاستی ئەو دەرگایانش کراون ئێمە کە ناتوان لێ بشینە ژوورەوە کە ئەویش بەڕاستی دەرگای نامەردیە باشە یعنی ئێمەمانە لە ناو فۆزایەک و ژاوەژاوێکە ئەژین کە ئەو سەری بە هیچ کلۆژ و بە هیچ مانایەک بەڕاستی دیار نییە مناڵی وا بێ خاوەن ئینسانی وا بێ دایک و باوک گوێن ئەدا بە ئێمەمانان بەڕاستی من خۆم هەست بە شەرمەزاریەک باش نییە یعنی تۆ هیچیش نەڵێ هەر گوێن پێدەن هیچیش بڵێ هەر گوێنی پێدەن لە ڕاستیە تۆ شعر ئەنووسی مەسەر شعر بڵاوەکەمەوە کابرا لە خوارە مناڵێکە هەر لە خۆ نووسێ گوو بخۆ بەڕاستی لەبەر چییە لەبەرەوەی کە ئەم سەردەمە سەردەمی بێئەخلاقی و سەردەمی بێڕەوشتیە تۆ ناتوانی ئەگەر بێئەخلاق و بێڕەوشت نەبیت بەڕاستی ناتوانی ئەوە بکەیت بۆیە من وەکو خۆم وەکو ئارام ئەحمەد بەڕاستی یعنی ماندوو بووم لەو هەموو فەوزا سەخیفەی کە لەناو سۆشیال میدیا و لەناو ئەم میلەتەی ئێمە بەڕاستی برەوی هەیە
مثلا نازانم ئایا بەرەو دوا بگەڕێمەوە یا بۆ خۆم دابنیشم یا ئینسان قسە بکات و ئەوە بکە چونکە سەردەمێکە کە لەگەڵ ئێمە لەگەڵ ئەخلاقیەت و لەگەڵ ئەم عەقڵ و منطقا بەڕاستی نایەتەوە هەموو شتێک ئازیزانی ئارام ئەحمەد هەموو شتێک ناشرینە هەموو شتێک بێتامە هەموو شتێک بێمانە بۆ لەڕاستیە یعنی سەردەمێکە هێندە پوچە بەڕاست مەسەن مرۆڤ شەرم لە مرۆڤبوونی خۆشی ئەکات لە حەقیقەتە ئەم پێشەشیان بۆ ئەوە بوو کە من ئەزانم هەتا قەڕنی ئەم قسانە بکەین گوێن فرۆش زیاد دەکا بێ ئەخلاقی زیاد دەکا دین فرۆشی زیاد دەکا خیانەت زیاد دەکا چونکە بەڕاستی ئەم بێژووە هەر ئابە و جۆرە بووە و هەر وایش هاتووەوە و پێشم وایە کە هەروە ئەبێ بۆیە من ئەمەیشم لێ مەکەن بەهین بڵێن وەڵا ئارام ئەحمەد باوەڕکە ئێمە میلەتێکی جەبانین ئێمە میلەتێکی شەهامەتمان نییە بەڕاستی شەهامەتمان هەبێ جاشایەتی ناکەین شەهامەتمان هەبێ نابین بە میت نابین بە ئیطلاعات نابین بە پیاوی پارتی نابین بە پیاوی یەکێتی لە ڕاستیە نابین بە پیاوی ستەمکاری لە حەقیقەتە بەڵام ئێمە میلەتێکین هەمیشە حەزمان لە جاشایەتی و لە خیانەت بووە و هەمیشە ڕقمان لە خۆمان بۆ لە ڕاستیە ئەمە داخەوە ئەوە من لێرەوە ئەچمە ناو بابەتە ئەسڵیەکە ئەوە هەروە دەردەدڵێ بوو یا جۆرە لە قسەکردن بوو کە من لەگەڵ چییە بەڕۆڕووم بەڕاستی لەگەڵ کام واقعا بەڕۆڕووم لە حەقیقەتە چۆن جینمان خواردووە لە ڕاستیە کاکە مناڵی وا جوێنم پێدا کەسی وا سوکاتیەکە بەڕاستی ئینسان هەست بە شەرمەزاریەکە وەکو کاک ئیسماعیل عەبدوڵڵاه ڕۆحی شاد بێ ئەو هەموو سوکاتی جوێنەی لەسەر کوردستان بە مندا ئەو هەموو شتەی خستە پاڵمان لە خۆڕایی بێ حرمەتیکردنەوەتانە نەتیجەکەیشی هەر ئەوەیە کە تۆ بێگەردنی ئازاکەی تۆ بڵێ کاکە کێشەی نێوانم بەرحەڵ بەداخەوە بەڕاستی ئەوە لە باشووری کوردستان هەڕوو ئەدا سیاست نییە لە حەقیقەتە خۆشەویستان سیاست نییە کارکردنە بۆ ئەوەی کە ئینسان بە سوورێک بڕکات و تەواو بۆیە ئەش بنەوە بابەتە ئەسڵیەکە خۆشەویستە والله ڕاستی وتن بووە بە بابەتی بنازان چی ئازیزان لە 5/8 کێشەی ئەو کوڕە دەستی پێ کردووە کە ئاسایشی سلێمانی تەسلیمی کردووە بە ئیطلاعاتی ئێران بەسنە ئەو کەسە زیاتر لە 10 ساڵە لە سلێمانی ئەژی لەگەڵ دایکیە لەگەڵ خوشکیشیە و هیچ کێشەیەکی یاسایشی نەبووە ناویشی لە UN تۆمار کراوە وەکو پەنابەری سیاسی کە ئەگەر هەلومەرجێ بێتە پێشەوە UN ڕەوانەی کە بۆ ئەوروپا لەم بابەتانە بە پێی یاسای نێودەوڵەتیش ئەوانەی کە ناویان وەکو پەنابەری سیاسی نووساوە نابێت بە هیچ جۆرێک تەسلیم بۆ وڵاتانە بکرێتەوە کە لێوە ڕایان کردووە و پەنان وڵاتەکەی تۆ هێناوە بۆیە ئەوەی کە ئاسایشی سلێمانی کردی ئەوەی کە پاڤڵ تاڵەبانی کردی بەڕاستی کارێکی زۆر ناجوانمێرانەیە و من باسی ئەەکەم کە بۆچی ئەو مۆزوعان لەم کاتا ئەمانە ڕوئەدا و کۆمەڵەکانیشیان بردووە بۆ سووداش هەمووتان بۆ باسەکەم و هەندێکی تریشم هەیە کە هیوادارم تەحمڵکەن ڕۆژی چوارشەممە بەهزاد خوسەوی داوا ئەکرێ بۆ پێنجشەممە ئەبێت لە ئاسایشی کوردستان بێت ڕۆژی پێنجشەممە کە ئەچێ بۆ ئەوێ ئەم واتی ئەگا هەر لەبەر ئیقامەی ئیش و ئەو شتانەیە کاتێک ئەچێتە ئەوێ ئاسایش داوای تەلەفۆنێکی تریەیە کاکە گوایە ئەمە دوو تەلەفۆنی هەبووە ئەو تەلەفۆنی کە فەیسبوک و ئەنستا و فڵان و فیسار و ئەلەم بابەتانی تێدایە هەر لەوێ ئاسایش پەیوەندی ئەکا بە خوشکی بەهزادەوە کە تەلەفۆنەکان بۆ بەرێ بۆ ئاسایشی کورسات کاتێ خوشکەکەی ئەچێ بۆ ئاسایشی کورسات تەلەفۆنەکەی لێوەرئەگرن و بە بەهزاد ئەڵێن کە کۆدەکەی چییە و ئەو تۆمارە دەنگیە لە شوێدایە ئەوش ئەڵێ لە فڵانە شوێنە جا کۆدی مبارەکەشان ئەیاتێ جا ئەو هینا ئەو ڤیدۆیە چییە ئەو ڤیدۆ دەنگیە ئەو تاوەکو ئێستا بەڕاستی کەشفنیەکە چییە خوشکەکەی تەلەفۆن بۆ کەسێکەکە کە کەفالەتی کردووە ئەویش ئەڵێ بەسەر چاو من هەموو هەوڵەشی خۆمە خەمە گەڕ بەڵامیشی پێ ناکرێ ڕۆژی 14/8 کاتژمێر 3 دوانیوەڕۆ بەهزاد ئازاد دەکەن کە ئەکەوێتە ڕۆژی شەممە پێیان وتووە ڕۆژی یەکشەممە وەرەوە مۆبایلەکەت وەربگەرەوە ئەمیش چونکە هیچ لە خۆیان شک نابە کاتژمێر 5 بەیانی کە لە کۆمپانیا کاری کردووە ئەم کوڕە کاتژمێر 8:30 لەگەڵ کەسێکە بە ناوی تۆفیق ئەچێتە ئاسایش هەمان ئاسایش تۆفیق ئازاد ئەکەن دوای ماوەیەک بەهزاد گل ئەدەنەوە ئیتر کەس هەواڵی لە بەهزاد نابێت حیزبی دیموکرات و دایک و خوشکەکەی کەس و کارێک کە لە باشوور هەیەە هەمویان هەوڵێکی زۆر ئەدەن بەڵام هیچ زانیاریان پێ ناڵێن و تەنها ئەڵێن هیچی وای لەسەر نییە و سبەینی ئازاد ئەبێت بۆ کۆتا پێنجشەممەی هەفتەی دووهەم وتویانە لە سەدا سەد چەند ڕۆژی کە ئازاد دەکرێت پاشان ئەڵێن یەکشەممە وەرن بۆ ئەوێ و ئەمانیش بۆ ئەزان ئازادیەکەن کە ئەچن بۆ ئاسایش هەرچی سوکایەتی هەیە پێیانەکەن گوێن بەدایشی دەدەن بە مۆ ناوێک و ئارام ناوێک دوور بێ لە ئارام ئەحمەد
لە ئاسایشی کورسات هەرچی جوێن و بێحرمەتی هەیە بە دایکەکەی و بە خوشکە داماوەکەی ئەکەن. دایکی هەر لەوێ ئەبورێتەوە کۆرژ ناوێک ئەوە هەمان ئەم تۆفیق ناوە ئەوانش لەگەڵ ئەمانە ئەبن ئەو کە ئەچن بۆ ئەوێ و هەوڵیان داوە خوشەکەشی تاوانبار بکەن بەڵام هیچ نەبووە لەسەری. بەهزاد وتوێتی وازە دایک و خوشەکەم بێنن هەرچی هەبێت خۆمە و ئاوە. بەهزادیان بە ناوی سیخڕی وەختە زیندانەوە ئەوەش 24 کاتژمێر مۆڵەتتان ئەدەینێ خاکی سلێمانی بەجێ بهێڵنی واتە دایک و خوشکەکەی. ئەمە ئاسایش پێوتون. تۆفیق و کۆرش زۆر هەوڵ ئەدەن کە مۆڵەت بە دایک و خوشکی بدەن لە سلێمانی بمێنەوە تا ئاگاداری چارەنووسی براکەیان یا کوڕەکەیان بن کەشی بەسەریە. دوای پارانەوە و تەکلیف و تەکلیفکاری دە ڕۆژ مۆڵەت ئەدەن بە دایک و خوشی کە لە سلێمانی بمێننەوە ئەگەرنا ئەیانگرن و بڕۆن بۆ هەولێر. من پێم وایە ئەمڕۆ ئاخر ڕۆژیان بۆ پێ ئەوەی کە من بژاردومە کە لە سلێمانیا بمێنەوە جا نازان ماونێتەوە ڕۆژ بەڕاستی من خەبەرم لێیان نییە. ئیتر هیچ هەواڵێک لە بەهزاد نییە باشە بە دایک و خوشکی تا برایەکی بچووکی هەیە کە لە سەقز ئەژی ئیطلاعاتی سنە پەیوەندی پێوەکە ئەڵێ کە براکەی لای ئەوان و لە ئیطلاعاتی سنەیە هێندە شتەکەیان گەورە کردووە ئاسایشێکی وەکو سیخوڕی وەکو کابرا سیخوڕی ئەمریکا و ئیسرائیل بێ ئەوە شتەکەیان گەورە کردووە. ئێستا ژیانی دایک و خوشی لە مەترسیدایە پەیوەندیان بە UN کردووە لە جکە جێگەوڕگایشان لە هەولێر بۆ دابین بکەن بەڵام تاوەکو ئێستا وەڵام نەدرێنێتەوە بە پێی زانیاریەکانی من. ئاسایشی یەکێتی هەتا ئێسەیش هەر ناڵێ ئێمە دەمانتەوە بە ئێران تا لە ئیطلاعاتی سنە بەهزار جواب دەنێرێ کە یەکێتی ئەوەی کردو و دەڵێگەی کەسێکەوە یا ئیطلاعات خۆی بەرحاڵ جوابی ناردوو کە ئەو لە ئیطلاعاتی سنەیە. بۆیە ڕاستیەکەی چۆنە ئەم مۆزوعە خۆشەویستان بەڕێوەبەرایەتی ئاسایشی سلێمانی لەسەر داوای پاوڵ تاڵەبانی بەهزاد تەسلیم بە ئێران ئەکەنەوە بە ئیدارەی ئیطلاعاتی سنە لە ڕێگای مەسئولی ئیطلاعاتی سلێمانی بە ناوی حاجی داوود خومسە. پێشتر زیاتر لە 10 ساڵ مەسئولی ئیطلاعاتی سلێمانی بوو تایبەت لە فایلی کووردا ئەم کابرایە کارەکە. هەر ئاسایش پێشتر کۆمپیوتەری تایبەتی عەبدوڵای موهتەدی تەسلیم بە مزگەریان کردووە. زۆربەی ئەوراق و مۆبایل و کۆمپیوتەر و شتەکانی کۆمەڵە تەسلیم بە ئێران کراوە بۆ زانیاری. ئێستا بەهزاد لە ئیدارەی ئیطلاعاتی سنە زیندانە. محققەکەی ناوی حاجی قودرەتە. ئەو پزیشکەی دوێنێ عیلاجی کردووە ناوی ئومێدی محەممەدیە. دوای 10 جار مکیاج و عیلاج و ئەو قسانەی پێکراوە کە لە ناحیە دەرونیشەوە سەیریکەی تەواو نییە کە ئەڵێ من خۆم هاتوومەتەوە من خۆم ڕۆشومەتەوە کە ئەسڵ ئەساسی نییە هەتا ئێسەش بەساتر ئازاد نەکەوە لە زیندانایە. نمونەیشی نەبووە هەتاوەکو ئێستا کەسێک خۆشی تەسلیم کاتەوە ئیطلاعات بێتە سەر خەت و بڵێ وەرە قسەکە بڵێ خۆم هاتوومەتەوە. ئەمە لەگەڵ ئاسایشی سلێمانی و یەکێتیە ئیتیفاقیشیان کردووە بۆی ئەو قسانە بکات ئەو نەفشار لەسەر یەکێتی نەبێسەر ئەم کارە. بۆیە لەسەر داوای ئیطلاعات و لەسەر داوای یەکێتی ئەو قسانە بۆ کابرایە کراوە ئەجینا لە ڕاستیە ئاسایشی سلێمانی بەڕێوەبەرەتی ئاسایش ئەو کوڕیان تەسلیم بە ئێران کردوێتەوە تەواو. ئەمەش یەکێتی ناتوانێت حاشای لێ بکە وەلو فارسیەکە منیش تەقریبەن وەکو کەمال کەرکووشی نازانم چۆنە چونکە ئێران خۆی لە 2 شوێنە ئەڵێ بەڵێ تەسلیمیان کردوینێتەوە و لە ڕۆژنامەکانی خۆیان باسیەکەن. ئەمە ڕۆژنامەیەکیانە کە ناوی خەبەرگوزاریە تەسلیمە لە ئەڵێ منێ ئاگا بەهزاد خسەوی تەحویلی دەستگای ئەمنیەتی ئێران شدە. لە شوێنێکی ترا تخوا بە ئەوەتیشان بێنین کە هەر ئێران خۆی بڵاوی کردوێتەوە داوای لەبوو نەکەم فارسیەکە مەلۆکەوەی کەمال کەرکووشی وایە تقریباً لەبەرەوە ئاسایی بەریگی متانە خوێنمەوە. ئەڵێ بەر ئەساس توافقنامەی ئەمنیەتی طهران بغداد و بعد از حضور رئيس الحكومة الأقليم الكردستان جمهورية إسلامية إيران لسته از مسؤولين وعناصر تأثيرگذار در گروه های تروریست و تجزبه طلب كرد إيراني مستقل در خاك أقليم كردستان را بنشيروان بازاني جهة استرداد وتحويل إن مجرمين أراء كردم. در اولین گام وقتی لیکم هنگاوا اقلیمی کردستان بهزاد خسوی عنصر تروریست گروههای حزب دموکرات را تحویل نیروهای امنیت جمهوری اسلامی ایران داد. ئێران خۆی شتەکەی باس کردووە کە بەڵێ یەکێتی نیشتیمانی ئەمەڵێ هەرێمی کوردستان هەساوە ئەم کابرایان تەسلیم بە ئێران کردوێتەوە کەواتە ئاسایشی سلێمانی و یەکێتی نیشتیمانی هەش قسەیە بکەن ئەمە تەواو بەڕاستی ئەمە تەسبیت بووە. ئێوە هەمان ئەو ڕۆڵە ئەبینن کە کاتی خۆی بەلام سەفا ئەیبینی چۆن کوردەکانی تەحویل داوە بە ساواکی ئێرانی ئەعدامەکران ئێوەش ئەوە بەڕاستی ئەوەتان کردووە. ئەمە ڕاستیەکەی ئەو مۆزوعە بوو کە یەکێتی نیشتیمانی ئەو کاری کردووە بەڕاستی وەکو کابرای هینە ئەوەی کە تەسلیمیان کردەوە بە ئێران هەر بە هەمان شکڵە بەڕاستی. بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد بۆچی پەلاماردانی مەلا بەختیار 20 لەو تۆقیتەیە بوو کە کۆمەڵەکانیان ڕاگواست بۆ سوودداشت
ئەمەش بۆ خۆی مەسەلەیەکە کەس دەرکی پێ ناکە. ڕۆژی دووشەممە 2 لە بارگای کانی بەردینە تیمێکی ئێرانی دێن بۆ دانیشتن لەگەڵ پاڤڵ تاڵەبانی وەکو بەرپرسی ئیطلاعاتی سنە، بەرپرسی قەرارگای ڕەمەزان، نوێنەری ئاغای مەحمودیان، بەرپرسی بەرژەوەندیە باڵاکانی جمهوری ئیسلامی ئێران 11 شەو لەگەڵ پاڤڵ کۆبوونەوە ئەکەن. ئەوان ئەڵێن ئێمە ڕێکوتنمان لەگەڵ ئێوە هەیە بۆ ڕاگواستنی کۆمەڵەکان، بەڵام تۆ تاوەکو ئێستا هەنگاوت نەناوە و کارەکەت ئەنجام نەداوە. وەکو بیستومانە باسی ئەوەت کردووە کە لەم کاتەیە کاتی هەڵبژاردنەوە لەسەرتان ئەکەوێت و پاڤڵ وتوێتی بەڵێ وایە لەم کاتای هێرش ئەکەنە سەرمان حیزبەکانی تر و ئەلم بابەتان. ئەوانیش وتویانە ئێمە هاوکاری ئەکەین و بیرۆکەیەکمان هەیە بۆ ئەم هەنگاوانە کە بینیت تا ئەم فۆزا و هێرشانە ئەوەندە لەسەرتان نەبێنێت و کەم بێتەوە. ئەوانیش وتویانە ئەمە قسەکەیان بۆ دوای ئەوە پاڤڵ بەوە ڕاستی بووە کە ئایا بیرۆکەکەی ئەوان چییە؟ ئەویش ئەوەیە ماوەیەکی زۆرە کێشە لەگەڵ مەلا بەختیارە هەیە. ئەمە باشین فرسەتە و کاتێتی بۆ ئەوەی مەسلەی ڕاگواستنەوەی کۆمەڵەکان و بەهزات داپۆشین خەڵک مەشغوڵکەن بۆ هێرشە بۆ سەر مەلا بەختیار. هەر لەو کاتەیە هەرچی ئیعلامی سێبەرە بیجوڵێنە، سەلەفیەکانش بێنە سەرخەت کە مەلا بەختیار کافرە بێدینە لەسەرەوە پەلامارمانداوە. ئەوە بوو یەکسەر هەموو پەیجە سێبەرەکان و ناسێبەرەکان هاتە سەرخەت. لەتیفی سەلەفی هاتە سەرخەت و وتی ئەوە من و کاک پاڤڵ کافرێکمان لەناو بردووە کە مەلا بەختیارە. پاڤڵ بڕیار بووە لە خانەقینەوە پەلاماری مەلا بەختیار بدا، بەڵام ئێرانیەکان پەیوەندی پێوە ئەکەن و ئەڵێن ئەوە هەڵەیە. مەلا بەختیار لە خانەقین خەڵکی لەگەڵە. ئێمە مەبەسمانە ڕۆژی پێنجشەممە دەست پێ بکەی کە هاوکات لەگەڵ ڕاگواستنی کۆمەڵەکانە بۆ سوداش. بۆیە پەلاماری مەلا بەختیار و پەلاماری ئەوانەی کۆمەڵە لە یەک کاتا ڕوودەن. یەکسەر تیمی ئیعلامیش ئەخەنە سەرخەت و مەسەلەی بەهزاد و بەزەر خەسەوی دا ئەپۆشن لەگەڵ کۆمەڵەکانە، کەس باشیشی نەکرد بە تایبەتی کۆمەڵەکان. بۆیە هەموو چالاکیەکان لە یەک کاتا کراون. مەسەلەی مەلا بەختیار لەو کاتەدا بۆ پەرتەپۆشکردن و کاڵکردنەوەی ڕاگواستنی کۆمەڵەکان بۆ سوداش و تەسلیمکردنەوەی بەهزاد بووە، وەکو مستەفای سەلیمی کە یەکێتی تەسلیمی کردەوە هەر یەکەم شەو لەبانە لە سێدارە درا. بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد، تەواوی ئەو جوڵانەی کە پاڤڵ تاڵەبانی ئەیکا، ئەوەی مووسڵ، ئەوەی کەرکووک و مەحافزی کەرکووک، هیچی هینی پاڤڵ خۆی نییە لە حەقیقەتە. هەموو ئەو تەرحانە ئەو ئەقلانە هەر هەمووی هیتارانە، هەر هەمووی ئێرانە بەڕاستی. یعنی پاڤڵی جەدا تاڵەبانی وەکو مۆزەفێک کار ئەکا، ئیطلاعات خەت و خطوتەکەی بۆ ئەکێشەیە چی بکە چی نەکا، هەر هەمووی پێ ئەڵێ ئاوا بکە ئاوا بکە ئاوا بکە. بۆیە ئەوەی کە لە بەغا ئەوە بووە، ئەوەی کە لە کەرکووک بووە، ئەوەی کە لە مووسڵ بووە، ئەمە بووە، هەر هەمووی بەڕاستی ئێران ئەیکا لە حەقیقەتە. بۆیە هەڵبژاردن و تەزویری کورسیدان لەلایەن ئێرانەوە بە یەکێتی شتێکی تەواوە و ئەبێ هەموو کەسی ئەو ڕاستی بزانێن. بۆیە یەکێتی ئەزانێت کە کورسێکی ئەو تۆ ناهێنێ، بەڵام ئێران کورسی بۆ دابین ئەکات. پاڤڵ ئەمڕۆ ئەڵێ ئێمە 27 کورسی ئەهێنین و پارتی 37 کورسی ئەهێنێت، هەر لە ئێساوە خۆیان دابەشیان کردووە. بۆیە هیچ کەسێکیش ئەوەندە کاڵفام نەبێ بڵێ وەڵات تەزویر ناکرێ لە بەرەوەی بەغا سەرپەرشتیەکە. بەغا چییە؟ بەغاواتە تاران خۆشەویستانی من بەدڵی خۆی چی بێ ئەوە جێبەجێیەکە. پاشان کاکە لە ئەوروپا تەزویرەکرێ، لە ئەمریکا تەزویرەکرێ، قابلە عێراق چێژە تەزویرتیانەکرێ. عەزیزانی ئارامەت، هەمووی ڕێکەوتنی سیاسیە لە ڕاستیە. بۆیە هەڵبژاردنەوەانە ئەوەندە قیمەتی نییە تاوەکو ئینسان ئەوەندە خۆی لەسەر ئەوە بکە بەڕاستی. بۆیە یەکێتی هەموو ئەم کارانەی بۆ ئێران کرد بۆ ئەوەی چەند کورسیەک بۆ دابین بکە لە پەرلەمانەوە بۆشی دابینەکە لە حەقیقەتە. لەبەرەوە ئەمە بڕوای منە لە وڵاتانەیە، لە ئەمریکا، لە ئەوروپا، لە هەموو شوێنێت ئەم تەزویر ئەکرێ، قابل لە بەغایان نەکرێ بەڕاستی خۆشەویستانی ئارام ئەحمەد. لەبەرەوە ئەم سەفەرە بە پێچەوانی 4 ساڵ و 8 ساڵ بە لە ئێساوە من لە ئێساوە داوا لە هەموو لایەکتانەکەم هەموو کەس لە ئێوە بەشداری هەڵبژاردنەکان بکا بەڕاستی، بەڵام بە هیچ جۆرێک دەنگ بە پارتی وێژێتی مەتەن. من تا ئێستا بڕیارم نەیەوە داوا لە خەڵکم دەنگ بە کێ بداوە ڕاستی کارم نییە، بەڵام ئەوەندە بە ئێوە ئەڵێم هەمووتان بەشداری هەڵبژاردنەکان بکەن لە خزمەوە، لە قەومەوە، لە هاوڕێوە، لەوانی کە ئارام ئەحمەدیان ئەوێ، هەمووتان بەشداری هەڵبژاردنەکان بکەن و دەنگی خۆتان بدەن، دەنگ بە پارتی وێژێتی مەدەنیت ئەوێتی کەیفی خۆتانە بەڕاستی. لەبەر ئەوە ئەبێ ئێوە ئەوە تێبکەن کاتان لێکەم کەسیش باسی ئەوە نەکا بڵێ وەڵی کاکە ژیان تەزویر ناکرێت و ئەلم بابەتانە بڕواتانە بێ پێ ئەچێ نێشیرەوان بازانی بێ بەسەرۆ کۆماری عێراق، پێ ئەچێ قوبا تاڵەبانی بێ بەسەرۆکی هەرێم، مەسعود بازانی ژۆکو خۆی بمێنێتەوە لە وەکو سەرۆکی حکوومەت. هەموو ئەمانە ئاوایە لە منی ببیستن خۆشەویستانی ئارام ئەحمەد.
لەبەر ئەوە هەمووی ڕێکەوتنە وەکو چۆن مەلا بەختیار کاتی خۆی یەک کورسی ژنین ئێمە هەر شتین و هەر ئەوە هەر ئەوەین ئەمە یاریەکەی لە ڕاستیە کاکەجان لەبەرەوە ئەوە قسەی من بوو لەسەر ئەو مۆزوعە ئەچمە سەر مەسەلەی فەریدون و سالار و ئەلم بابەتان لەسەر مەلا بەختیار و ئەوەی کە پەرلەمانێدا کۆمەڵێک قسە باسم کرد بەڕاستی من بۆەوە نەبووە کە دیفاع لە مەلا بەختیارکەم لە حەقیقەتان بەڵکو من دیفاعم لە ئازادی کرد کە ئەو کارانە ناڕەوان لە ڕاستیە ئەمە ئەوە بەڵام لە دوای ئەوە بینی فەریدون و سالار هاتون قسە بکەن خۆشەویستان لێرەوە من بە مەلا بەختیار ئەڵێم کاشی خۆم شتێکە یاڵێ چاشی مەکە با خراپ نەبێت باوکم هەمیشە ئەیوت کاتی خۆی لە گوندێکە حەو برا ئەبن لە ماڵێکایشیان لێوی نابێ ئەڵێ بە تۆ فولە ئاگرکەی یەکە کابرا کە لێوی نەبێ خۆ بە لێو فولە ئاگرکرێ بە کاک مەلا بەختیار فەریدون و سالار هاتون قسە ئەکەن خۆ بە زەرەرتە عەزیزەکەی من بە قوربان وەڵڵا خەڵکی سلێمانی مار چەندە ڕقی لە سیرە ئەوەندەی ڕق لە فەریدون و لە سالارە کاکیجان سالار بکوژی بەکر عالی لە ڕاستیە فەریدون کابرایەکی فاسد و مافیا و دزە و دەیان بلیۆن دۆلاری ئەم گەلەی بردووە ناوی چییە سالار عەزیز هەر بە هەمان شکڵ پاشان ئێمە هەمومان ئەو ڕاستی ئەزانین کاکە ئەوەی کە ئێمەی ڕاونە ئەوەی کە ئەم هەموو کودەی ئاواری دەرەوە کرد ئەوەی کە کۆمەلگای پڕکرد لە گەندەڵی و لە دزی وەڵڵا لە ساڵی 1992 هەتاوەکو 3-4 ساڵ و تا کۆنگرەی پێنجی یەکێتی کاکە وەڵڵی نە پاڤڵ بوو بە قورئان نە قوبا تاڵەبانی بوو بەخوا نە لاهوری شەرجەنگی بوو بەخوا نە ئەمانەی ئێسا بوون کاکە ئەمان نەبوون خۆ ئەو وڵاتی ئێمەیان تاڵان کرد کاکە خۆسەرکردەکانی کۆمەڵە و کۆنە سێکێتیەکانی سەر و ئەوانە بوون خۆ ئەو وڵاتی ئێمەیان دزی کاکە ئێخۆ کاکە سالار عەزیز بوو لە ناو محافەزە شەقی لە خەڵکەڵەدا کاکە سالار عەزیز بوو لەبەر خانەقا چاکەتەکەی داکەند و جوێنی بە ناوگەڵی جوێنی بەدایک خۆشی ئەم عالەمە ئەدا کاکە باوەڕتان نەبێ خۆشەویستان ئەو کۆمەلگای ئێمە ئەم دەڤەری سلێمانی ئەوانە ئەمانە فێری فەسادیان کرد هەرچی بی ئەخلاقی ئەمانە هێنیان کاکە فەریدون عەبدولقاهار بەو تەمەنەوە ئەوێ بەدەم بە کچی 15 ساڵی 12 ساڵەیەوە بنیشێتەوە ئەو خۆ نەخۆشیە کاکە پیاو حەز لە پیاو ناشێ سێکرد لە کچی 12 ساڵی بکە لە ڕاستیە کاکە بەڵام ئەمانە ئەچن ئەواکەن لەبەرەوە ئەو کۆمەلگای ئێمە بە تایبەتی دەڤەری سلێمانی ئەمانە وایان لێ کرد کاکە مەحموود سەنگاوی وای لێ کرد کاکی شیرینم بەدەیان کەستان پێڵم کۆسەر ڕەسوول کاکە کۆسرەت دزی هێنایە باشووری کوردستانەوە لە هەولێرەوە بەڕاستی کاکە کۆسرەت دزی سیارە دزینی داهێنا کاکە وەڵڵا ئازیزان دوو باڵ لە ناوێکێتیا هەبوون باڵە شۆڕە ژێرانەکەی باڵی کۆمەڵەکەی باوەڕکە ئەکسەریەتی کۆمەڵەکان دز بوون لە ڕاستیە کاکە ئێستا مامۆستا جەعفەرێکمانەیە کە دیفاعیشی لە مەلا بەختیار کردووە من ڕێز و احترامی ئەگرم چونکە مامۆستا جەعفەر کاکە لە دزیەوە نەئاڵاوە لە پۆستەوە نەئاڵاوە لە گەندەڵیەوە نەئاڵاوە پیاوێکی شەریفە پیاوێکی محتەرەمە ئێمە ئینسان شەریفەکانی جێئەکەینەوە لە ڕاستیە کاکە گیان من حەزمە کرد ئێستا لە سلێمانیە لە کوردستانە 100 مامۆستا جەعفەری تیا بووایە کە کۆنە کۆمەڵەویشێتی بۆ دیفاعی لە مەلا بەختیار کردایە بەڵام بەڕاستی سالار و فەریدون دیفاعی لێ بکەن بە زەرەرە کاکە گیان بەڕاستی بە زەرەر لە ڕاستیە چونکە هەرچی بێڕەوشتی و فەسادی و دزی و درۆزنی هەیە کاکە ئەمانە بەڕاستی بڵاویان کردوێتەوە ئەم کۆمەلگای ئێمە ئەمانە فاسدیان کرد کاکە فەریدون عەبدولقاهار هەڵەسێ وەکو مەکۆی جۆڵا بۆ ئەوەی کە مەلا یاسین ببێ بە خاوەنی ئەو زەویەی کە 79 ئەحمەد حەسەن بەکری پێشکەشی بە قوتابیان و ئەوانە و تەربیە کردووە ئەچێ بۆ لای مەسعود بازانی ئەچێ بۆ لای نێچیر و مەسعود بازانی بۆ ئەوەی کە عەزە بدرێ بە مەلا یاسین بیکەن بە شوقە بۆی چەند ملیۆن دۆلارێکی بدەنێ کاکە لەبەرەوە ئینسان ئێستا من وەکو خۆم بەڕاستی حەز دەکەم کەسێک دیفاعم لێ بکە کە پەرێزی خاوێن بێ کە ئینسانی شەریف بێ کە ئینسانی بە حورمەت بێ بەڕاستی من جاری وا هەیە بینیومە ئینسانی بێ حورمەت دیفاعی لە من کردووە پێم ناخۆش بوو کاکە وتومە ئەی هاوار ئەبێ من خەلەلێک هەبێ لە منە بۆی ئینسانیشی بێ ڕەوش دیفاعم لێ بکە کاکە چونکە ناکرێ ئینسان بێ ڕەوش بێ دیفاع لە ئارامەحمەکە من چاوەڕوانی ئەوم کە ئینسانە شەریفەکان ئینسانە بە حورمەتەکان ئینسانە پاکەکان دیفاعم لێ بکەن نەک ئینسانی دز و گەندەڵ و بێ حورمەت و ئەلم بابەتانە بەڕاستی جا ئەمە بۆ هەموو ئینسانەکەت بە هەمان شکڵە بەڕاستی سالار عەزیز هاتووە ئەو قسە قۆڕانەیەکە بووە بێشکیشکا و سالار عەزیز ئەوەی تۆ بە خەڵکی سێبانی کردووە کاکە تۆ دەستێ بە خوێنی بەکر عەلی شاعیر سوور بووە با بەکر هاوڕێمان بووە کاکە بەکر عەلی ئێمە لە چاخەی شەعبا بەیەکەوە بووین لە بەسەرا بەیەکەوە بووین لە باخی گشتیا بەیەکەوە بووین تۆ ڕەفیقەکانی ئێمە و کوشتووە کاکە
تۆ شەقی لە ماڵنا هەڵەیە لە سلێمانیا کاکە تۆ ژن لەبەر ئەوەی کە ماکسەکەی زەد بووسکی هەبوو لە سابقان شەقیتی هەڵا لەبەرەوەی کە ماکسەکەی زەد لە پارتیە دوایی خۆش لە ڕووداوە دیفاع لە بنەماڵی بازاری و لە پارتیە کرد فەردین عەبدولقاهر بە درێژایی چەندین ساڵ شەڕی بنەماڵی بازانی کردووە ئێستا وەکو کادرێکی پارتی بەڕاستی ئەدوێ ئەمانە خەڵکی بەدناون لە ڕاستیە بە قورئان من مەلابەختێر بوومایە ئەو ڕۆژە ئەموو سالار و فریدون یەک قسە مەکەن بەڕاستی چونکە ئێوە شایانی ئەوەنین قسە بکەن کاک ئەمانە پیسن ئەمانە چەپەڵن بەڕاستی بۆیە یەک قڕن قسەکە وەکو مەسەلەکەی باوکم جێڕایەوە ئەیوە لە گوندێکە ببوون تخوا قسەکە جەرمۆ ئەیوە لە گوندێکە کوڕێکە بێ زۆر عەجوولە بێت باوکی بانیەکات ئەڵێ وەرە بان نەسیحەتی خێر دەکەم کوڕەکەم وەڵا ئەوش ئەچێت دانیشێ بەلایەوە لەو کاتێشا بیلامانێ نێرە کەرێک لە حەوشەکە بەسراوەتەوە و وەلحاڵ وەڵا باوک دانیشێ دەی نەسیحەتی کوڕەکەیەکە ڕۆڵە گیان ئاوا بوو ئاوا ئاقڵ بۆ پێویستە ئاوا بێت و احترامی لە خۆ گەورەتر بگرەوە ئەمە بۆ ئەوە بۆ ئەنە بابەت هەنجەکە یەک سا قسەی بۆکە دوایی ئەڵێ باوکەی ئەڵێ ڕۆڵە هیچ تێگەشتی ئەڵێ وەڵڵاهی باوکە لەو کاتەوە تۆ قسەکەی 20 خەرەنگێزم بەهینی کەرەکەەوە بژاردووە بەگونی کەرەکەەوە باوڕێ ئەوتی ناڵەقڕێناکە خەرەنگێز یعنی مێشیشی گەورەتر هەیە لە مێش و گیزە بۆڵن خەرەنگێز ئەگەر کوردیەکەتان ئێوە باش بێت جا مەلا فەریدون و سالار یەک قڕن قسەکەن بۆ خەڵکی کوردستان خەڵک وەکو ئەو مناڵە عەجوولە سەیری گونی کەرەکەکان چەند مێشی پێوە بیبژێرێ خەڵک گوێ لەمانە ناکرێ بەڕاستی کاکە خەڵکی گوێ لەمانە ناکرێ کورە کاکە ئەمانە ئیمانی ئێمەیان دەرهێنا کاکە ئەمانەی ئێمەیان بەدبەخت کرد کاکە کورە ئەم بی ئەخلاقانە ئەو کۆمەڵگای ئێمەیان ئاوا لێ کرد کاکە کورە ئەو سلێمانیە جوانە 21-22 شەهیدی یاوە قەسم هەموو دەڤەرەکەیەتی 19 شەهیدی یەکێتی خەڵکی مەنتیقەی سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و شارەزر و ئەلەم بابەتانەیە لەگەڵ ڕاپەڕین و قڵازی ئەو دەڤەرە بابڕین لە دێگەڵە بەمداوە بەڵام ئەو شارە ئێستا یەک جادێ قیری بۆ نەکراوە ئەمانە هەرزیان بەڕاستی محموود سەنگاوی هەرزی محموود سەنگاوی ئێستا نزیکەی 30 ملیۆن دلاری لە سیویدا لە قەریشی کار و کاسبی و معاملەی محموود سەنگاوی کاکە ئێوە هەمووتان ئەمانە ئاوا بوون لە ڕاستیە کاکە ئێوە تەلزیان داهێنا سارە دزین ئەمانە دایانهێنا کاکە تەعدا ئەمانە دایانهێنا لەبەرەوە بەڕاستی من لێرەوە بە مەلای بەختیار ئەڵێم هیچ کاتێ مەهێڵا ئەو قوماشانە دیفاع لێ بکەن چونکە خەڵکی شارە حیاتەکە ئەمانەی ناوێت جافر هین نەیوچی سالار کاکە وەکو سلێمانی کاک سلێمانیشی تۆ خۆ بەشێت کاکە بە قورئان دراوسێکەش ڕقی لێتە سارە عەزیز کاکە کورد تۆ بۆچی باشی بە قورئان تۆ بە مەحکەمە کری کاکە تۆ ئینسانی کوشتووە برا تۆ بەکر عەلی کوشتووە کورە تۆ دزیت کردووە تۆ وەزیری کشت و کاڵ بووی عەزە و زەوی و دزیوە کاکە کورە تۆ لە مەسائلی فەسادی و ئەخلاقیە شتی وا کردو من لە ڕوون نایە باسی کەم لە ڕوون نایە بەڵام پێم عەیبە باسی کەم لەبەر کەسایەتی خۆم لەبەرەوە ویسم ئەوەتان پێ بڵێم هەر ئەوەنە بابەتم لەسەر قەیوان هەیە یەک مەلەفم دەستکەوتووە لەسەر تەفگەری ئازادی و تارا و فڵان و فیسارەکان لەسەر ئەو هەموو ترۆرەی کە ئاوا بە ئاشکرا ئەکرێ جا ناویان ناوە درۆن یان نایان ناوە بۆمبی لاسیکی ئەیبەستن بۆ سیارانەوە هیوادارم مەجالم هەبێ بتوانم ئەو لایڤێش کەم لەسەر ئەو مۆزوعانە بۆ ئەوەی هەمووتان تێبگەن کە ئەو هەموو ترۆر و کشت و بڕە ئاوا بە ئاسانی تورکیا و میت و ئەمانە چێن بەڕاستی جاسەکەی ناو تەفگەر چیەیە چێ لە تەفگەرای ئیش بۆ دەستگای زانیاریەکە چێ لە تەفگەرای ئیش بۆ دەستگای پاراستن و بۆ میت ئەکا باشە هەڤا فەرهاد و ئەوان لە کەلا لە ماڵی چێ بوون چێ وای لێکردن چۆن ئەماکرێ باشە بۆچی کاتە تەفگەر داخرا پەکەکە هیچ هەڵبەسی لە بابێن و هەر پێشی خۆشبەرە ئەزانێت کە چ ماڵێکن ئەم هەموو میت و پاراستنە چیەکەنەوە تەفگەرا بەڕاستی ئەگەر مەجالم هەبوو ئەو ئەگەر وەکوڵن تەمەەن باقی بوو ئەوە بە دڵنیاییەوە ئەو بەحسێشتان بۆکەم بۆەوەی هەموو کەسێ بزانێ و لێرەوە بەر لەوەی ئەو لایڤە بکەم داوا لە هەموو کوردانی باکوورەکەم لە هەموو کوردانی ڕۆژاواکەم ئەوانەی کە هەڤاڵ دۆستن ئەوانەی کە سەر بە ئیتیجاهی ئاپۆیزم و ئالم بابەتانن بە هیچ جۆرێک متمانە بە جەماعەتی تەفگەر نەکەن بە تایبەتی ئەوانەی کە خۆیان بە هاوسەرۆک و ئەلم بابەتانە ئەزان نەچنە ماڵەکانیان با ئەوان نەزان بۆکوێ ئەچن ئەوانە خیانەتتان پێەکەن بەڕاستی هەموو ئەو کوشتانە کە هەیە دەستی هەموو ئەوانەی تێدایە بۆیە من داوا هیوادارم هەموو کوردانی ڕۆژئاوا و باکوور و کوردانی ڕۆژهەڵات و ئالم بابەتانە خۆیان لەوانە بپارێزن و هەوڵ بدەن کە تێکەڵاویان نەکەن متمانیان پێ نەکەن بەڕاستی لەبەرەوە کە لەناو خۆتانایە بەڕاست زۆرتان تێە دەستگای زانیاریە من دەنگم بۆ هاتووە لە دەستگای زانیاریەوە دەنگەکانم لەلایە بەڕاستی چۆن باسێکە کە ئاگاتان لە فڵان کەس بێ کێ ئەڵێ ئێمە ئاگامان لە فڵانە هەمووین بەڕاستی لەلایە وەکو مەلەف لە کاتی خۆی بڵاویەکەم و بەڵام ێستا هەر پەیامەکەم ئەوە بوو
بۆیە ئازیزان من لەو زیاتر کاتان ناگرم لەسەر قەیوانیش هەمە لە حەقیقەتە ئیتر مەلەئینێکی شەبوو لەسەر شێخ ئەحمەدی نۆکان چوزانم کورە ئەوەی لەسەر ئەوەی پیاو سالاری بەڕاستی زۆر قەزاتانم بە ئیتر نازانم ئایا کەی مەجالەکەمە بێت کە بتوانم ئەو لایڤانتان بۆ بکەم و تەواو ئیتر من لەوە زیاتر قسە ناکەم و ئەو مەسەلەی ئەو کوڕەکە بەهزار سنووداش کە هینەیەکێتی تەسلیمی ئێرانی کردەوە ئیتر من لە ڕاستیە قسەی لەسەر ناکەم ئەوە لای من حەسم بوو لە حەقیقەتە هیچ کەسێک ناتوانێت حاشا لەو مۆزوعەکە ئاسایشی سلێمانی ئەو کوڕیان تەسلیمی ئیطلاعاتی سنە کردوێتەوە و ئێران خۆی لە ڕۆژنامەکانی ئاوان نووسیوێتی و تەواو کاکە چونکە ئێران سیاسەتەکە کاکەیان تەواو من گلەیم لە ئێران نییە لاقەتە کاکە من گلەیم لە خیانەت هەیە لە واقع خۆشەویستان ئێران دەوڵەتێکە و دژی مافەکانی خەڵکی کوردستان و کار لەسەر ئەوەیە کاکە کورد بە ئاوات و ئامانجەکانی خۆی نەکا و پارچە پارچەی کات و ڕقیان لە یەک بێت و ڕۆژهەڵات ڕقی لە باشوور بێ باشوور ڕقی لە ڕۆژهەڵات بێ کورد ڕقی لە کورد بێ دووبەرێکی و دەبەرێکی بخاتەوە ئیشی خۆی هەرەوەی بەڕاستی بەڵام ئەحمەقیەکە لە ناو میلەتەکەی خۆمەوەیە کە ئەچن ئەبن بە میت و ئەچن بەبن بە ئیطلاعات دژی گەلەکەی خۆیان ئەمە بەڕاستی ئەو داخیە لەسەر دڵی هەر هەمومان نەخۆشەویستن بەهەرحاڵ شۆگاتان خۆش بێ حرمەتم بۆتان هەیە هەتا جایەکی ئەمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئامام ئەحمەد بەخێر